مەڵێتر بڕیارە کە تیمی پارێزەرانی ڕاوێژکار وەروە کۆمەڵێک لە گەنجانی خۆبەخش و سکاڵایە تۆمار بکەن و کۆمەڵە کەسی دیکەشیان لەگەڵ دەبێت کە بۆ پاراستنی قواری هەرێمی کوردستان و نەهێشتنی بێ متمانەی لە نێوان گەنجەکانی هەرێمی کوردستاندا دژی و لایەنانە دەوەستنەوە کە چاواشەکاری لەسەر بابەتە سەرەکیەکانی پێیوەست بە قواری سیاسی هەرێمی کوردستان دەکەن. میوانێکی بەڕێزمان لەگەڵ هەر بەڕێز کارزان هەنارەی پارێزەری ڕاوێژکار ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵمانە. زۆر بەخێر کارزان بەخێر بێ. زۆر سپاس. کێ ئەو سکاڵەیە تومار دەکەن و لەسەر کێ تومار دەکەن؟ سەرەتا درود بۆ گیانی پاچی شەیدانی ئەم پێشات و ڕووداویانەی شاری کەرکووک و سەرخۆشی لە خاونەوەدەکانیان دەکەینکەوە ئەم دوایانە لەسەر باڵێن ئەو ڕووداوانە شەهید بوون. ئێمە ڕۆژی دووشەممە سکاڵای خۆمان دەگەین نەداوەکاری گشتی کاتژمێر 11 لەسەر ئەو کەسانەی کەوا ڕەئی خەڵکی بابلین کاریگەریان لەسەر ڕەئی خەڵکی و ڕای گشتی دروست کردووە و چاواشەکاری بڵاو دەکەنەوە دژی قوارەی هەرێمی کوردستان، قوارەی دەستوری هەرێمی کوردستان. ئەو کەسانە گروپانێکن کەوا زیاتر لە سنووری شاری سلێمانی دروست بوون بە ناوی نووسەر و ئەدیب و ڕۆژنامەنووس کە گوایە بێلایەنن بەڵام بەداخەوە بێلایەن نینە. هەر کاتێک بکە پێشهاتێک ڕووداوێک ڕوودەدات گروپێک یان گروپی وەتسئاپ و لە سوۆسیال میدیا و ئەوانە کۆمەڵێک چالاکی ئەنجام دەدەن دژی قوارەی هەرێمی کوردستان و بە تایبەتی حکوومەتی هەرێم و بابلێن هەولێر و پارتی دیموکراتی کوردستانیش کە بەشێکە لەو بابلێن هێرشانەی کە ئەوان دەیکەنە سەر و ئەمەش ئەوە دەگەیەنێتنکەوە ئەم گروپە دەستێکی یان حزبێکی دیاریکراوی لە پشتەکەەوە سەربەخۆ نینە. بەڵێ بەڕێز کارزان چۆن دەتوانن بەپێی یاسا مامەڵە لەگەڵ ئەم بابەتەدا بکەن لە یاساکانی هەرێمی کوردستاندا چۆن ئەم بابەتە چەسپاوە؟ ئێمە بەپێی یاسا بابلێن تێکدانی بابلێن بارودۆخی کۆمەڵایەتی ناو هەرێمی کوردستان و بارودۆخی بینی پێکهاتەکان هەتاوەکو ئەو گروپانە دەستیان بۆ ئەوە بردووەکەوە نابینی پێکهاتەکان تێک بدەن و کاریگەری لەسەر ڕەوشی ئاشتەوای پێکهاتەکان دروست بکەن و تەکید تێکدانی بابلێن ڕەئی خەڵک و هەروەها بابلێن ئەو پێشاتانی کە بەو دوایانەش ڕوویدایە لە شاری کەرکووک ئاماژەیە لە بۆ ئەوەی کەوە ئەم گروپانە هەر کاتێکەوە بەرگری لە قواری هەرێمی کوردستان دەکرێت بەرگری لە خەڵکی پێکهاتەکانی کوردستان دەکرێت ڕاستە و خۆ دێنە ناو بابەتەکە و دژی قواری هەرێمی کوردستان و ئەو ڕۆژە بابلێن جوولە دەکەن. ڕێستان دەڵێن ڕۆژی دووشەم سکاڵەکە تومار دەکەن لە کوێ تومار دەکەن لە چ دادگەیەک؟ ئێمە لە بەردەم داواکاری گشتی گربوونەوە کە ئەنجام دەدەین و سکاڵای خۆمان دەگەینین بە داواکاری گشتی هەرێمی کوردستان. بۆ لە سلێمانی ناکەن لە کاتێکدا ئێوە دەڵێن زۆربەی ئەو کەسانێک کە ئێمە مەبەسمانە سکاڵە لەسەر تومار بکەین خەڵکی سلێمانی وایەنە؟ بەڵێ ئەو کەسانە بابلێن کە ڕاستە خەڵکی سلێمانینە بەڵام لە داواکاری گشتی لە هەولێرەوە ئێمە سکاڵایەکە تومار دەکەین و ئەکید بە دوواداچوونی زیاتریشی لە بۆ دەکەین لە بۆی کارەکان تاوەکو دەگاتە بەجێگای. داواکاری گشتی دەتوانێت چۆن ڕۆڵ بگێڕێت لە دوای ئەو سکاڵایەکەوە تۆماری دەکەن؟ داواکاری گشتی ئەکید ڕۆلی خۆی دەبیتن لەو پێشهاتانەی کەوا کاریگەری لەسەر دۆخی گشتی هەرێمی کوردستان و هەتا پێکهاتەکانیش دروست دەکاتن. ئەوان ئیتر مەرحەلەی دادگایی کردن و لێکۆڵینەوە ئەو کاتە دادگا بڕیاری لەسەر دەدا و جەنابی دادوەرەکان کاری خۆیان دەکەن. باشە ئەو کەسانە ینی ئێوە لەسەر چه ئەساسێک چ میکانیزمێک دیاریتان کردوون ئەوانەی کە وەکو خۆت دەڵێ کە بە شێوەیەک لە شێوەکان لەسەر تابۆری پێنجەم ئیشەکەن یاخود چاواشەکاری دەکەن یاخود دژی بنەماکانی نەتەوەی نیشتیمانین ئەوانە ئێوە میکانیزمێک لیستێکتان دیاری کردوون لەسەر چه ئەساسێکن کەساتین نووسەرن شڕۆڤەکارن چی؟ ئێمە لیستێکمان دیاری کردووە و بە بەڵگەوە هەموو ئەو کەسانە دەگرێتەوە کەوا لە ڕابردوو و لە ئێستاشدا دژی قوارەی هەرێمی کوردستان و هەتاوەکو دژی خەڵکی هەرێمی کوردستان کاریان کردووە لە ژێر و چوارچێوەیەکی نادیاردا. ئەو کەسانە دیارن بە تەکید لەو بابلێن ڕۆژی دووشەمە ناوی ئەو کەسانەش ڕادەگەێنین ئێمە کە سکاڵیان لە دژی تۆمار دەکەین و ئەو کەسانە پێک دێن لە نوخبەی
پەرلەمانتار و با بڵێن ڕۆژنامە نووس و ئەدیب و کەسانێک بە ناوی هەندێک لایەنی حیزبی تێدانەکەوە کاریان کردووە کە با بڵێن شێوازی کارکردنەکەشیان هەمووی بەڕێخستن و لەژێر پلان و هەیمەنەی حیزبێکی دیاری کراویان لایەنێکی دەرەچی بووە و دژی با بڵێن قوارەی هەرێمی کوردستان و خوێنی شەهیدان لەبەرەوەی هەرێمی کوردستان بە درێژایی مێژ و خەڵکی کوردستان قوربانی داوە و ئەو قوربانیانەی کە کورد داویەتی هەمووی با بڵێن کۆبۆتەوە لەوەی قوارەیەکی هەرێمی قوارەیەک دروست بۆ بە ناوی قوارەی هەرێمی کوردستان. ئێستا کە ئەوانە کار دەکەن بۆ نەهێلانی ئەو قوارەیان دژی ئەو قوارەیە زیاتر جوولە دەکەن، یعنی ئەمە جێگای گومانە و هەروەها ئەوانە لە پێشتر زۆر ئەوەیان ڕاگەیاندکەوە با بڵێن نەوتی هەرێمی کوردستان ڕادستی بەخدا بکرێتەوە وەزعی با بڵێن هەرێمی کوردستان باشتر دەبی موچەخۆران باشتر دەبی، بەڵام بەداخەوە کەوانە بوو ئەوانەی ئەوان کاریان لە بۆی دەکرد پێچەوانەکەی دەرچووە. خۆشبەختانە ئێستاکە بەشێکیان پشێمان بووینەوە لەوەی کەوە ئەو هەوڵانەیاندا ئەو تارەیاندایە قسەیان لەسەر بەڕێز کارزان. بەڵگە و دکمنتی پێویستان لە بەردەستە بۆی کە بیسەلمێنن و داواکاری گشتی قەنەعات پێبێنن کەم بابەتە ئەنجام درراوە لەبەروی ئاماژە بۆ دەکەی کۆمەڵێک دەستەبژێر و پەرلەمانتار هەن کە هەوڵی تێکدانی قوارەی هەرێمی کوردستان دەدەن، چۆن ئەمە دەسەلمێنن؟ ئەکید ئێمە هەموو ئەو داتا و ئەو بەڵگانەمان لە بەردەستەکەوە ئەو کەسانە هەم کاریان لەسەر کردووە، هەم لە کەناڵەکانی ڕاگەیاندن و لە سۆشیال میدیا و لە هەموو ئەو دەستگا ڕاگەیاندنانی عێراقی و هەرێمی کوردستان با بڵێن کاریان لەسەر کردو و وتیان لەسەرداوە. باشە چاوەڕی چه ئەنجامێک لە سکاڵاکەتان دەکەن؟ ئێمە بەڕاستی ئەنجام و مەبەستی ئێمە زیاتر ئەوەیە خەڵکی کوردستان هوشیار بێتەوە لەوەی کەواچی دیکە نەکەونە ژێر هەیمەنەی ئەرهابی فکری و ئەو با بڵێن فکرە دژمندارانەیە کە دژی خەڵکی هەرێمی کوردستان دەگرنە بەروا لە ژێر چەتری هەندێک پێشهاتی ناڕازدا و دروستکردنی سناریۆدا هەوڵی چاوەشەکردنی ڕێی خەڵک دەدەن و دەنگ کۆ دەکەنەوە لە بۆی بازرگانی پێوە بکەن لە عێراق. کارزان ئەمە کە دەیکەن کارێکی پیرۆزە، کارێکی نیشتیمانیە، نەتەوەیە، بەڵام لەوانەیە خەڵکێک بڵێتن ئەمە حەزبێک دەستی لە پشتەوەیە. ئێوە چۆن دەسەلمێنن کە ئەو دەستە پارێزەرانەی کە بەم ئەرکەن نیشتیمانیە پیرۆزە هەستاون بۆ ڕای گشتی بسەلمێنن کە ئەمە شتێکی خۆڕسکە، هەستکردنە بە هەستێکی نیشتیمانی نەتەواتی؟ ئێمە بابرین لەو ڕوودا و لەو پێشهاتانی دوای کەرکووک کە ڕوویدا هەر کاتێک کە ڕووداوەکان ڕوویاندا ڕاستەوخۆ ئەوانە هێرشیان کرد لە بۆی ئەوە دەستی پارتی و یان دەستی تورکیا و دەستی لایەنێکی تێدایە لە بۆی بارودۆخی کەرکووک تێک بدا. هەزاران بەڵگە و دۆکومنت هەیە کە ئەوانە هەر کاتێک کە ڕووداوێک ڕوودەدایان هەر لایەنێک هەر شخصێک بەرگری لە قوارەی هەرێمی کوردستان و لە پێکاتەکانی هەرێمی کوردستان و لە کوردبوون بکاتن ئەوانە هێرشی دەکەنە سەر بەوەی کەوا پارتی دیموکراتی کوردستان لە پشتیوێتی یان لایەنێکی تر لە پشتیوێتی. بەڵام ئەوە ئێمە وەکو خەڵکی کوردستان ئەوە دەسەلمێنین کەوا ئەوەی مەبەستم ئەو دەستە پارێزارانەی کە هەنە سکاڵە توما دەکەن تەنها لە هەولێرن یاخود سلێمانی و دهوک و هەڵەبجە و گەرمیانیشی تێدایە. ئێوە چۆڕێکتان دروست کردووە لە هەموو شارەکانی کوردستان گەنجی خۆبەخشمان لەگەڵا و ئەوانیش با بڵێن هەمویان بە حەماسەتەوە ئامادەم بەرگری لە خاک و نیشتمان و هەرێمی کوردستان بکەن. دەستخۆش سەرکەفتی بێ بەڕێز کارزان هەنارەی پارێزەر و ڕاوێژکەر کۆ لە ستودیۆت گەلمەداوەی هەر هەبی. زۆر سپاس.